ڕووبەری خانووەکەیان 550 مەتر چوارگۆشەیە لە سەدا 78 خانووەکەی کردووە بە سەوزایی. بیرۆکەی دروستکردنی باخەکەی ماڵەوەی ڕووخۆش لەگەڵ هاوسەرەکەیدا بوو و پێکەوە بنیادیان ناوە. ئەو ئەگەرچی 17 ساڵە کۆچی دوایی کردووە بەڵام ڕووخۆش لەگەڵ باخچەکەیدا بەردەوامە. لە دوایین پێشبڕکێی سەوزاییشدا خەڵاتی سەوزترین ماڵی کوردستانی بردووەتەوە. سەرەتای 97 دەستمان پێکرد لە مانگی 6 97 هاتینە ناوی بەس کە کڕیمان خوافی کە لەگەڵ هاوسەرم هاتین سێرمان کرد وتی نامەوێ من بە حەزی ئەم باخەوە حەزم لێتی یعنی بەڕێی هەردووکمان قەرارمانیا کە دەستکاری باخەکەی نەکەین هەر لەسەر ئەو بناغە کۆنەی ئەو ئێمە بینامان دروست کردو. باخەکەی ڕووخۆش ژمارەیەکی زۆر لە میوە مزرەمەنیەکان و 8 جۆر ترێ و هەنار و هەنجیر و مۆز و چەندین میوەی تێدایە. 17 جۆر گوڵ و 7 جۆر نێرکزیشی تێدایە. ئەو دەڵێت ڕۆژانە لەگەڵیان گفتوگۆ دەکەم و کامیان جوان بوو بێت قسەی لەگەڵ دەکەم. هەموو بەیانی هەڵەسم و ئەزانمە یەکەم جارمەوە باخە بین چونکە بە ڕەحمە بێ لەگەڵ هاوسەرم بڕیارمانیا کەم خانۆ بکەینەوتی ئەمە نایکەین بە ئەرگ بەسەر یەکێکمانەوە بە هەردووکمانەوە خەریکێ بین پلانمان بۆ دانا بەیەکەوە ئەوە بکەین ئەوە بکەین منیژە لەسەر ئەو قسەی ئەو هەموو بەیانە هەڵەسم چۆن لەگەڵ ئەوە هەموو بەیانێ بە دەوری هەموویە ئەخولێمەوە ئیتر قسەیان لەگەڵاکەم و جوان بوون و گەشتان کردو ئەو بۆ تێکچووی بۆ ناشرین بووی توی ترەیش بۆ خۆی دنیایەکە. لە پێشبڕکێیەکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە کە 50 ماڵ بەشداریان تێدا کردبوو خەڵاتی سەوزترین ماڵی لەسەر ئاستی هەڵەبجە وەرگرتووە. خەڵاتی ڕێکخراوی ژینگە دۆستی سویدیشی لەم ساڵدا بۆ سەوزترین ماڵ لەسەر ئاستی کوردستان بردووەتەوە. سەر ئاستی هەڵەبجە بوو لەسەر ئاستی 50 ماڵە یەکەم بوو کێ زۆرترین سەوزایی بێ منیش ڕسمەکانم نردووە داوای ڕسمیان کردووە ڕسمەکانی پێشوم نردووە هی پێشبڕکێەکەی پێشوو دایکاڵێتی کورەمەی نێرە بڕوان ناکەم لەسەر ئاستی کوردستانە خوازانێت چەند ماڵی کەوتی دایکەی نێرین چیە خۆ قابلە وەڵا کەناردی تقریبا 3-4 ڕۆژ لەمە پێش ئەو کچە تەلەفۆنی بۆ کردم لە نیاخانوتی ئەوە تۆ بە یەکەمی بێڕکابەر بووی. ڕووخۆش عارف ساڵح لەدایکبووی ساڵی 1969 هەڵەبجێ و خاوەنی 5 منداڵە. ڕۆژانە نزیکەی 9 سەعات لە باخەکەی ماڵەوەیاندا کار دەکات. ئەو دەست و دڵیشی زۆر فراوانە هەرکەس بڕواتە ماڵەکەی وە خۆی دەڵێ وەستێتی هاوسەرەکەیەتی و دەبێت تامی میوەکان بکات. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.